زەواج دوا کەوتووە قورس بووە تەواو بێئومێد بوویت وا هاوار باشەوە کارەکان چین ئەی چارەسەرەکان یعنی تۆ بێ هەراوا بژیت نە زۆرە دوایان مۆزوع گەڕام خۆشەویستانم حەوشتم بۆ دەرکەوت لەوانەیە بەهۆی یەکێ لە ئەم خاڵانە تۆ زەواج دوا کەوتوێ و ئینشاڵڵا هەوڵدە گوێمان لێ بگرە دڵنیا بە وای گەورە کەس بێئومێد ناخە تۆیش ڕۆژێک بە ئاواتەکەت ئەگەیت زەواجی دوا کەوتووە ئاساییە تەرا هەر کەسێ وەکو تۆ دەوروبەرەکەی و دایە و باوە ئەوەنە خەمی نەخوا ئەوەنە گوێی بۆ نەگرن هەروە وەکو تۆ دواکەوێ تۆ هەر بێژە من زەواجەکەم کە بابەت وتی جارێ هەتاوەکو خوشکە گەورەکە نەدەمەش و تۆ نادەمەش و دەسەڵاتەوێت ئەگە باوە بێژە بێ ئیلا تۆ شووکەیتە فلانیش تۆ دڵت نییە یان لە ماڵەوە کۆمەڵێک شەرت و شروتی نامەنتقی بۆدانن لەم حاڵەکاتە چیەوێت یە دواکەوی ئەگەر تۆ دایە ئەماڵ و بۆ نەکا دوو اختراحی جوانت بۆ نەیە چوار محاولە نەکەی زەواج لە خۆڕە دروستەوێ دروست ناوێ کەواتە لەم مەسەلە دەوروبەرت کاریگەریان زۆرەیە ماڵ تۆ یەکەم جار کەچتەنا ئەم پرۆسەیە یەکسە پرسیار لە یەکەم ماڵە چۆنە ئەگەر یەک نەفەر لە ماڵەوە خراپ بێ ڕاست و ڕاست تەئسیرت لێکە لەوانەیە بەهۆیەوە تۆ ڕەفز بێری بۆیە هەتاوەکو چاک بن لەگەڵت پشتیوانت بن بەپێی توانە هاوکارت بن تۆ زووتر ئەڕۆیتە ناو ماڵی خۆت وەلحاصڵ هەتا خۆتیش لایەنی کۆمەڵایەتی زیاتر بەهێزکەی لەگەڵ دەوروبەرەکەت هەلی زیاترت بووە ڕەخسێ قولاوەکانت بیگرێ یان بتگرێ کێ لەگەڵتە لەم پرۆسەیان ڤیدۆیی بۆ بنێرە بێژە ماسیەک شکناوەی بۆ زەواجت قورسە خاڵی دووەم خۆی گەورە کاری هەمولایەک ئاسانکە یەکێک لەو خاڵانەی کە کچ و کرد دوا ئاخات ئەوەیە تۆ بە دوای کەسێکی میسالی ئاگەڕێی هەنێ مواسەفات لە مێشکت جێگیرت کردووە قەت تەنازولی بۆ ناکەی وەڵا ئەمە شەهادەی نییە ئەویانیش ماڵی جیای نییە میانیش کەپووی مۆدڵ نییە ئەو گیان کورە ناوەقی هەر زۆر ناخۆش و وردە داواکاریت کەمەوێ و ڕەغبەتت کەمەوێ دوایش باجی ئەم غڕورەت ئەدەی باشە تێگەیشتم ئیسە من چی بکەم وەسیەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێکە فەظفەر بذات الدین تەریبەت یەداک لە زەواجە دین و ڕەوشت ئەمە ئەساسە ئەمە باقیەکەی کەمالیاتە و کاتیە ئەم قسەیەش مانای ئەوەی تیانێت تۆ لە بەرخوا زەواجکەی ئەو مواسەفاتەکانی تر پشتگوێ بخەیت نە بەس هێژم ئەو کەسەی کاتەیە بێتە داوات بە فول مواسەفاتی قەت نایە هەم چاک بێ هەم دیندار بێ و هەم دەسڕۆ بێ و چاوسۆز بێ و قشچی بێ قش زرد بێ و بێعیب نابێ ئەم کوڕە یان ئەو کچە کە تۆ هەمیشە چاوەڕێیەکەی باوەڕ کە جارێ لە دایک نەبووە بۆت بڕ ڕەحمەتی خوات لێ تۆ بێ سەیرێکی خۆتیش بکەیت ئەیوان نییە عموماً مواسەفات لە زەواجە شتێکی نسبیە یەقینی نییە یعنی لەوانەیە بوترێ ئەم کوڕە پارەدارە دوای بەخیل بێ ئەمەیان جوانە دوای خیانەتکار بێ ئەوەیان دیندارە بەس ڕەوشت و تەبیعەتی وە دڵی تۆ نەوێ بۆ شتی وای شەوێ یعنی زۆر بە کورتی تەوەکول کە سەر خوای گەورە تۆش وەکو ئەو خەڵکە شووتێکەت بشکێنە ئینشاءالله هەم سوورە بێ هەم شیرین سلام علیکم ئەم هاتمەوە قسمەتت هەڵ نەسیاوە هێژم بەخت و بەسیاوە یاڵڵا بۆ خوتەیبی خاڵیسیم کەواتە سەحر و لێکریاوە بێژە خەو ئەبینم پێویستمە بچم بۆ لای شێخ فلان سەی فلان با نوشتەیەکم بۆ بکە ئەگەر نوشتەکە حەلی نەکرد ئەو کاتە ئەچین بۆ خوتەی سی ئەمەیان جیاوازە ئەڕێ بۆ لای کەسێک ێژە ناوی خۆت و دایکتم پێ بێژە و 500,000 بێرە لەبەرەوە ئیشەکار ئاوا بێ بەرامبەر ناکرێت تۆ شتێکی گەورەت گەرەکە ئەم ئاوەی پێدەدەم تەبیعی نییە بڕۆ لە بەردەم فلان دەرگا فلان ماڵ بیڕێژە ئەم مۆمە ئەم وەرەقە ئەمانە لە ماڵە هەڵیگرە لە فلان شوێن بینێژە و خۆش هاتی ولا يفلح الساحر حيث أتى هەتا ماوە بۆ ئەو مەبەسەی کە ڕۆیشتی بۆ لای ساحیر نایەتە دی یادەکەم براکەم مەگەر نازانی ئەمە کوفرە براتۆی نەگەرەکە بۆ خوتەی سی بەکارێنی بایش دەستی ئەم مامۆساکە و ئەو مامۆساکە ماچەکەی چیم کردوە خۆم کوورەی سشتی زۆر سەیرە بینم خەوی ناخۆشە بینم دڵم تەنەوێ دەسم لە خۆی ئاوا کاتە باشە ئیسە چی و گەرەکە
با ئەو مامۆسا بخوێنێەوە سەر ئەم مامۆسا کاکەی ئەوەکەی ترەکەی ئەوەکەی ترەکەی کوڕێژی بەس باش بووم زەواجمە نەگەرە من علق شيئا وكل إليه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ شتێک هەڵبواسێ بینێژێ بیوەسێتەوە لە جێگەیە دای بنا بە ئاواتی ئەوەی ئەمە سوودی ئەمەیان خەتای تۆ نییە بۆ دواکەوتی لە زەواج خاڵی چوارم ئازیزانم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج أي گروی گەنجان کێ لە ئێوە ئامادە باشی هاتیە هەم مادیین هەم جەستەییەن با بڕوا زەواجکە کەواتە چۆن بەنزین پاڵ ئەنیە بە سیارە مادەش خواستی زەواج زیادەکە جاری وایە ڕەنگە هەنێشت نەخوێنیتەوە بەڵام هایتە زروفێکە بۆی قورس بووەلێت لە زروفێکین حتا بێ مەسروفی زەواج قورسەوێت زروفی جاری وایە حکومتەکە تو ئەگەر فەسادی زۆر بێ و کار ئاسانی بۆ بکرێ بۆ بەدی لە حرامەکان بێ ئیشی زۆر بێ سلفەی زەواج نەبێ یەکی یارمەتی دابشتە ناو ئەو پرۆسە سومعەتی ئەم پرۆسەیە ڕۆژە دوای ڕۆژ لە کەدارەوێ ئەوەنە باسی تەلاق و کێشە خێزانیەکان ئەدرێ بە گوێی گەنجە ترسێت بەشێکی زۆریان ڕاکەن بۆ ئوروپا دەرەقەتی ئەم مەسئولیەتە نایەن ئەنێکی یانەیە و حەڵاڵی بێنە ناوم پرۆسەیە کە تێتە پێشڕۆ ژێم کوڕی خۆمانە زۆرێک لە خەڵکی ئاوا بیسی دوایی خەنە ژێر باری کۆمەڵێ قەرز ها پەشیمانێتەوە نەسیحەتی کەسیش ناکە بێژەژن بێرە سەیرەکەی کچێک کوڕێک دڵیان هاوە یەک و ئەو کە گیانتۆ بۆ ڕازیت کچەکەت قلقلانێکە بە حرامی بۆ بە حەڵاڵی کوڕەکەتە پێش و پێی نادەی کێشەکەت حلکەی بیان خەیتە ماڵی زروفی وایە مامۆسایانی ئاینی دەمسپێکامان ڕێکخراوەکان کە ئەنە ناومانەمانە دەوریان زۆرە دایکان و باوکان و شار بکەنەوە حکوومەتیش لایەنە پەیوەندیدارەکان حتا دەست بەتاڵی زیاتر بێ خراپە و فەساد لەناو کۆمەلگامان زیاترەوێ فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ تەماشای پێغەمبەرەکەت کە بە درعێک دایاشو درعێک ئەرزی کردو و کردێنمونە و پێشانی خەڵکیدا کە پێوەرەکان چین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من ئەتاکم تەرضەونە دینەه وخلوقه فەزەویجوه ئەوەی هات دای لە قاپیەکەت لە دین و ڕەوشتی ڕازی بیتەوە زۆر قورسی مەکەن معامەلە لەسەر کچەکەت مەکە وئیلا تەفعلوا تەکن فتنة في الأرض وفساد عريض ئەگەر وانەکەن دوای کۆمەڵگاتان بەرەو هەڵدێرە ڕوا ئەو رسول الله صلی الله عليه وسلم ئاوە ئامۆژگاری دایکان و باوکان و گەنجانی کردووەی سەزانیت بۆچی دواکەوتیت چاوەڕێ مەکە خۆت فڕێدە کێشە لە خەڵکی نییە خۆت واسواسی بۆ دواکەوتی پێنجەم زۆرێک درک وەمە ناکە کاتێک ئاچێتە پێشەوە یانێکێ تێتە پێشەوە بۆی زۆرە ترسێ تو ئەترسی باوەڕکە سیقەت وە خۆت نییە هەر بۆیە زۆر ئەیتێری زۆر ئەیبەی زۆر وردیەکەی تۆ حتا لە خۆتی تێکەدەی دوای شێژێ وەڵڵا خەتای من نەو جواوم کرد ئەی خەتای کێو یەکدانە دوان بۆیە خۆت فڕێدە ئەزانی بۆ زۆرێک لە خەڵکی گلەی ئەم شتاکەن چونکە تەبیعەتی وەسوسە وایە ئازیزان ئەو بابەتە زیاد لە حەد لێ قورس و گرانەکە هەموو بیر و هۆشت ئەوە بۆ لای ئەو شتە و نایەڵێ هیچ چاوپۆشیە لە بچووکترین عیب بکەیت خۆت شەزانی زەواج ئەبێ شتێکەم و کوڕیتیاوێ ئەو لێت قبوڵ ناکە نایەڵێوە چاوێکی واقعی سەیری ئەم مەسەلە بکەیت هەر ێژێ پەلە مەکە تۆ شایەنی زیاتری ئەیبا حتا شکستی پێتێری بۆیە کاکە خۆت فڕێدە سێ کەس پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خوا بەڵێنی دا و هاوکاریان بێ یەکێ لەوانەی خۆی فڕێداتە ناو ئەم بەسەدا بەڵێ زانایان کە پێناسەی وەسوسا کە نەفەرمونون قسەیەکە وەکو چرپەیەک ئەدا بەگوێت نەلەی تێگەی نەئەتوانی دەست بەرداریشی بی تەنیا دوودڵی و شپرزی لە لاشە جێڵێ وەسوسەش بوو معلوماتانیان لە شەیتانەوەیە ئەمە زۆر ئاسانە بە زیکری خوا ئەڕوات ئەبێ بڕوات ئەگەر نەڕۆیی لە شەیتانەوە نییە یان لە خەڵکەوەیە الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس ئەمەش تا ڕادەیە کۆنتڕۆڵکردنی ئاسانە تۆ بۆ خۆ زەواجەکەی نەک بۆ خەڵکی ئەوەی خێری بێت بۆت قسەت بۆ بکە بێچارە و بێحلت ناکە بۆیە قسەیان مەکە و ئەوەی قورسە وەسوسەی نەفسی خۆتە قد ئەفلح من زەکاها وقد خاب من دەساها ئەگەر پاک ڕای نەگری لە تاوان و تربێتێکی جوانی نەدەی خی گەورە نەفست مسەخەر ناکا بۆت نەفسیشت حکوم تەکات چۆن بژی چۆن بیر بکەیتۆ چی هەڵبژێری جاگەرم سێشتە کۆنتڕۆڵکەی ئەوە بە هیچ شێوازێ وەهمی وەسوسەت نامێنێت تۆ واسواس نیت تۆش حاڵت حاڵی ئەو خەڵک بەسە بەخوای پەروەردگار و زەرگێکی تیا بکتە
گەشتمانە و زەرگەمان کوتاوە بێ ئەوەی بزانین قوڵە یان قوڵ نییە تێستیشمان نەکردووە ئەوەیشمان کە هەر مەلەی نازانی ئیسە بووەتە غەواس کەوایە ڕژە زووتر مەلێکە مەلێ خۆشە پلانەکەت غەڵەتە لەوانەیە پلانەکەت غەڵەت وێ دیسانێژم بۆ زەواج دواکەوتووە خاڵی شەشەم زەواج ناکەم هەتا خوێندن تەواو نەکەم پێژی شوب کە بۆ شو ناکە ێژێ وەڵام من شو ناکەم و ئەحمەد نەوێ چاوەڕێ ئەحمەدم بێتە داوام چەند ساڵی تری قەیناکە چاوەڕێەکەم نازانێ فەقیرە ئەحمەد لەولاوە چواری تری بێ ئەمە گیراوردە وەڵڵای ئەحمەد تۆ کارێ لێکەی کەس نییەکەتەی یان گەنجێ لە ێژی کاکە بۆ زەواج ناکەی ێژە کوورە جارە مناڵم جارە باتەمەنم بڕوە با بمە 30 ساڵ ئەوسا عەقڵم باشتر ئەیگرێ زاڵەوم بەسەر کێشەکان یان ێژە نا با بمە خاوەن ماڵی خۆم ماڵی خۆت بێت باشترە کوردێژە نۆماڵە و 9 ساڵە تۆی سە باخەڵ و خاڵیە خوا ئێزانێ 5 ساڵتر 10 ساڵتر تۆویتە خاوەن خانی خۆت بۆیە ئەم پلانە زەرت لێدە ئەبێ هەوڵدەی گۆڕانکاری تێ بکەی ئەجینە تۆ قسمەتت هەڵەسێ بەس خۆت شەقە دەی لە ڕزقی خۆت تۆ دیقەتی شتێکتدا و عەدنان و لینە یەکتریان خۆش گەرەک وانە عەدنان ماڵی بوو نا حتا گە ملاحەزە بکەی پێیشان پەتی و بەس یەکتریان خۆش گەرەک و نازانم حەڵقە ئاخیرەکەی گەیشتە چی بەڵام لینایش قبوڵی بوو تۆ دەست پێ بکە بڕۆ ناو باسەکە وردە وردە خی پەرۆدگا کارت ئاسانەکە وردە وردە ئەو مەبەستانی کە گەرەکت هەمووی تێتە دی وەلحاصڵ ئەزانم بۆ مەسەلەی زەواجت هەر پلانێکت داناوە ئەگەر پلانەکەت لەو زروفەی کە هایتە تایە 100% ناتوانانی وەکو خۆی جێبەجێیکەی بۆت ناگونجێ لە 170 لە 180 قەینا قبوڵیکە و ناوی خوای لێبێرە تەنانەت تو ناتوانانی زروفەکەت بگۆڕی عمومەن لە چاوەڕوانی و لە سەڵتیە مە بە پلان بگۆڕ ئەگەر وانەکەی و هەر چاوەڕێکەی باوەڕکە لەم سەڵتیە ڕزگارت ناوێ ئەوێ هەر وەکو عەبسی تەماشای عەدنان و لیناکانکەی و دوای ئەوان بی و باقلەوەیان بۆ گردەی و چەپڵەیان بۆ لێدەی ئەو جەوت پێ خۆشە خۆت هەڵی بژێرە اینجا تۆ هەر بیر بکەرۆ لە کۆتایی ئەگەیتە ئەمە ئەگەر ئیمان و ساخی سەلام عەلەیکم وەڕەحمەت الله یاخوا خێر بیت خی گەورە کارت ئاسان کات مێداوارم شاءڵام چەند حەڵقەی کە تۆمارمان کرد سوودت لێ وەرگرتوویە من محەممەد ئەحمەد ساڵحم ناوە لە کەلاراژیم خەریجی شەریعەم ئیمام و خەتیبم لە یەکێک لە مزگەوتەکانی ئەم سنوورە هەر بابەتێک کە خەڵک زۆر پرسیاری لێ بکات کێشەی بێ ناڕوون بێ هەوڵ دەین بە کورتی کردنەوەیەکی لەبارەی جا ئەگەر بابەتەکانی ئەمەت بە دڵە فۆڵۆمانکە و لایکمان کەوت لە کۆمنتا پشگیریماکە ئەگەر ڕخنەی شەیە لێمان بە جوانی ڕخنەکەت لە کۆمنتا بنووسە تخانبانی ئەم چاوم بەلا ئەم چاوە ئێستایش با بگەڕێنەوە بۆ خاڵە گرنگەکە ئەزانی لە نەتیجەی ئەو هەموو بیرکردنەوە ئەگەیتە چی ئەگەیتە ئەوەی زەواج بالفعل ڕزقە ڕزق تۆ ئەیزانی کەیتێت چنێکە کە ئەتێت چۆنە ڕازیتە کایان نا ڕستەکە ڕاوەستاوە یان بەڕێوەیە ئەگا ناگا شتێکی وای لەباری نازانی تەنیا ئەسبابەکان ئەگریتە بەر زەواجیش ڕێک بەشێکە لەو ڕستەی کە خوای گەورە بۆی نووسیوی ئەگەر زەواج ڕزق وێ چۆن بتوانم ئەم ڕزقە بخەمەڕێ چکە بەڕاستی پێویستم پێێتی هایە جادوو نوشتە بەختمەکاتەوە ئەم ڕزقا خاتە ڕێ نەخێر کوێرێک هاتووە ئەی ئەوەی زۆرێک لە گەنجام و مارەسەیەکەن عیلاقەی ناشەرعی قلقلانێ ئەمیش حرامە و عاقبەتی خێر ناوێ بۆت نەت خەڵەتێن ئەوانەی کە شوێن ڕێچکەی شێطان کەوتون ئەم ڕێگایەت بۆ جوان کرد کەوایە ئادام بەدەستی خوایە ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ئەوەی لە خوای پەروەردگار بترسێ خوای گەورە لە شوێنەیە لێک ڕزقی بۆ نێرێ کە ئەو هەر بیری لێ نەکردوەوە بینی خۆت لەگەڵ خوایە چاک کە لەوانەیە تاوانێک ڕزقەکەتی دواخستوێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ ما عند الله لا ينال إلا بطاعته ئەوەی لای خوایە و تۆ گەرەکتە تەنیا بەتاعەتکردنی دەسوەکەوێ کەواتە ڕێگای تر هەڵمە بژێرە ئەسبابەکان بە جوانی بگرە بەر سەبر بدەخۆت وشکاتی حاڵ بخوای پەروەردگار بکە نزا بکە دڵنیا بە خوای گەورە دڵت ناشکێنێ ئەزانی لە نیوەڕۆیەکە نیوەڕۆ پێغەمبەر موسا عەلەیهی السەڵات وەسەلام لە ژێردارێکە لەو پەڕی بێدەسەڵاتی و پەژارەیە ئەفەرمێ ڕەبی ئینی لیما ئەنزەلتە ئیلەیە من خەیرین فەقیر خوایە لەو خێرەی تۆ دادبەزاندووە من فەقیر محتاجم یا بەس ئەمە نێژی شەوی لێ نایە ملاحەزە بکە خوای پەروەردگار ماڵ و کەسابەت و کچێکی چاکەکە بە قسمەتی وەکەذالک نونجی المؤمنین هەر ئاوەش ئیمانداران ئەگەر داوا بکەن لە خوای پەروەردگار خوای گەورە تێ بە پیری تۆ بپارێنەوە تۆ داوای لێ بکە
هەر دەرگایە زۆر لێ بدرێ دڵنیا بە هەر ئەکرێتەوە دەسوو بەتاڵی ناگەڕێنێتەوە مێدەوارم ئینشاءڵڵا بە ئاواتی خۆت بگەیت لەو ناڕەحەتیە هەموو مسلمانی ڕزگاری بێ و بگەیە بە ڕزقەکەی خۆی آمين صلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم